ئێمە قاس نین ئێمە گیانفیدا باڵێ کاکەتا بێگومان لەم وڵاتەیە هیچ کەسێک نییە ڕێز لە پێشمەرگە و لە ئیرادەی پێشمەرگە وەکو پارێزەری خاک و نیشتمان نەگیرێ، بەڵام زۆر جار وەکو وتمان گومان لەسەر هەوەیە وەکو چاودێرەکان ئەڵێن بۆ تا ئێستا پێشمەرگە لە ژێر هەژمونی حەزبیدا بۆ هێزێکی نیشتیمانی ڕێکخراو لە کوردستان نییە. بەرزان لە هەولێرەوە کای بەرزان فەرموو. کاکە گیانم کاتتان باش. سەرچاوم. باشی براکەم. سپاس. من ئەمەوێ مداخلەیەکی بچووک لەسەر ئەو بەرنامەی جەنابتان بکەم. برادێ پەیوەندی پێوە کردن کاک سالار لە سلێمانیەوە وتی ئێمە وەکو پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستان ئامادەین لەسەر یەک قاچ بوەسین بۆ پارتی. ئەو قسەی کاک سالار زۆر ڕاستە. من وەکو خۆشم لێرەوە لەگەڵ کۆمەڵێک برادر کە لەگەڵ مایە زیاد لە 250 نەفەرین ئامادەین نەک لەسەر قاچێک لەسەر یەک پەنجە بۆسین لە پێناوی پارتی دیموکراتی کوردستان و ڕێبازە پیرۆزەکەی بەرزانیە. ئێمە نە دوای پارە کەوتوین نە دوای سەروەت و سامان کەوتوین، ئێمە ئامادەین خۆمان بکەین بە فیدایی لە پێناوی ماڵی مەلام بەرزانیە. ئێمە بە گیان بە ڕۆح بە خوێن بە ماڵ بە مناڵ لە پێناوی پارتی ڕەشمانیاوە زەحیەمانیاوە. ئێمە ئامادەنین کۆمەڵێ قسەی هەڵە جوبەڵەج بگرین بۆ ئەو بەرنامە. بەڵام کاک بەرزان ڕێزمانەیە بۆ سەرنجی تۆ کە تۆ ئەو ئیرادەت هەیە بەرامبەر هەر لە نەکوهار ماڵبەتێک بێت لە کوردستانە. ئێمە باسەوەکەین بێگومان پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان ویان دیکە ئەحزابی سیاسینە. ئەو ئەحزابە سیاسی سیراعەتێکی سیاسیەکەن لە پێناو زیاتر پێشخستنی کومارگە، بەڵام بوو پێشمەرگە بوو هێزی چەکدار لە ڕووی یاساییەوە بوو نابێ ئەمە لە ژێر هەژمونی حەزب دابێ. پرسیاری ئێمە لەسەرەمەیە. بەرحاڵ گیار پەیوەندێکی داخرا عتا لە دەربێنی خانەوە فەرموو. کاکەتە فەرموو. کاکەتاش پەیوەندێکی داخرا بەرزان بەرحاڵ کارۆخ شەوانی لە تۆری کومەڵاتی پەیجێ نارتی ئەنووسەیە کارێکی نارێک و نەشیاوە پێشمەرگەی ملەتی کوردستانە، بەڵام ئەم حیزبانە کردوانە بە ژێردەستی خۆیان. هەروەها ئارە چاوەڕەشیش ئەنووسەی پێشمەرگە مولکی حکوومەتە و بۆ کۆمەڵگایە هیچ کەس وەلایەنێک بووی نییە مزایدەی بەسەرەوە بکە. هەروەها هاوڕێ تەیفوریش ئەنووسەیە بەڕاستی کاراساتە لە پاش 20 ساڵ لە حکومڕانی کوردی ئەو بودجە بەلاحی کوردستان حەزب دەست وەربداتە ناو کاروباری پێشمەرگەوە. بەڵێ گەڵاڵی لە شارە زورەوە فەرموو. بەڕێزەکەم من کاتێ باش. سەرچاوم. برای بەڕێزم. بەڵێ. شێرزاد و هەتاو ئەمسالی ئەوان پێشمەرگەی پارتین سەرۆک بەرزانی و سەرۆکی خۆیان نەزان سەرۆکی منتیقەی بادینانە نەگی سۆران چونکە پێشمەرگەیەک بە 450,000 لە بەرەکانی شەڕایە پێمانگە معاشی وەرنەگردووە تا ئێستا شێرزا و عەتا هاواریان هەڵێنین تا ئێستا پێشمەرگە هیچ دوو بنەماڵەیە بنەماڵەی تاڵەبانی و بەرزانیە هی کوردستان نییە تا ئێستا یەک نەخراوەتەوە لە ناو کەرکووکە کە ئەوان شەڕ لەسەر کەرکووکەن دوو ئاسایشەیە دوو شورتە هەیە لە هەموو شوێنەکە ڕەنگێکی سەوز و زەرجیاتر حساب بۆ کەس ناکەن تا ئێستا کارمەندەیە لە دایرەکانە تا ئێستا موچەوە نەکدۆڕۆ بچون تانگا ئەمانە بنەماڵایەکن دوو بنەماڵە بوون بە سەرەتان بۆ میلەتی کورد تا ئێستای نامعقول لەگەڵ یانایە ئاوا چەپڵیان بۆ لێدەن وەکو شێرزاد و حتا لە 3 ساعەقەوە. بەڵێ کاکی گەڵاڵی ئەوان ئازادن توش ئازادی سەرنجی خۆ نیشان دەیە بەڕێزان هەر کەسێک ئازادە بەس تکایە با تەشەنجات دروست نەبێت بۆی پێمان باشە بەرسیڤەیەکە دیش دەیان بەڵام تەشەنج با دروست نەبێت تکایە ئەگەر ڕێزگرتن لە ڕای مقابل هەبێ زۆر باشترە بێ و ئاراستەی بەرنامەکەشە ئەتوانێت باشتر بێ. ئەحمەد لە چەمچەماڵەوە فەرموو. کاکەم کاتێ باش. سەرچاوم. چۆنی براکەم. سپاس فەرموو. خۆشی بەرنامەکەت لێ یەکەم. زۆر سپاس فەرموو. کاکە باسی ئابوو ناکەم وەڵای ئابوونە کاکە بە زۆر لە خەڵکێسن ناو هێزەکانی پێ. ئەی نمونە چییە؟ وەڵی نمونەم ئەوەیە کە وایسا پێشمەرگەیە داوام ئەوەیە کە ئەعلانی بکەن بەڕاستی بخەنە سەر وەزارەتی پێشمەرگە کە ئابوونە نەسەنن. تۆ خۆت پێشمەرگەی کاک ئەحمەد؟ وەڵی پێشمەرگەش بم ناتوانم هەنێ لێ کتابێک هاتووە نابێ پێشمەرگە لێدوان بدا لە هەموو ئیزاعەکان و ئەمانەیە بۆت نییە لێدوان و شت بدەی لەبەرەوە کە ئاشکرا بیت نان بڕاو دەکەن. بەڵێ. بە ئاشکرا کابرا پارەت لێ ئەسێنەمە هێزی حیزبە مە هێزی میلیشیاتە هێزی حیزبە هێزی کوردستانی ئەماتێ هێزێکی تۆکمەی کوردستانی ڕێک بکەن. بەڵێ کاک ئەحمەد سپاس بە سەرنجی تۆش دیار لە ئاکرێکەرم کە کاکە کار چاوانی ئەزێ باشم سپاس باشی زۆر سپاس کەرم کە هەرێ کاکە کارەوە چەند جا خۆ بنویسینەوە ئەمە جێگی نایەتەوە
کاک دیاره تو یکم جار تلویزیون خواهی کم که چمکو ماش دنگتنی نه تبلیغ دبه بجم بله اول چند جواب نوه خوب نیستین که یکی نوه من نایتن بو چی ایتا نوه خونی بیسیه؟ بو پیشمرگاتیه بو نایت نوه تا؟ بو از سوزانم خواسته هم از سوزانم او چت بجنه وقتی تو چی نوه خونی بیسی بجنه تا شرط و مرد چنه تا بیا تو چه بی چه بکی؟ خودت بجی خوب بگرد ده نوه نیوک دی چند نیوک جی نوت بله که ایتیار لاکره نوه خوب و پیشمرگاتی نویسیه نهاد که هیوی دارین سرنجا تا بالین پیون درگشت به آسول شهری سلیمانی فرمو کارێوارە باش چاوە کەم کاکاسۆ زۆر سپاس ئەگەر کەمێ مەجای من بێ مەمنونم من لە خزمەتە چاوی منی دیارە مەسەلەی ئابوونە و هەژمونی حیزب بەسەر نەکرد تەنها پێشمەرگە و لانی ناوخۆ ئەمانە بەسەر هەموو جونگەکانی هەرێمی کوردستانە شۆڕ بۆ توانێ ئەگەر تۆ دیقەتێک گوێی هەتا لە پەرلەمانی شاوەرە من تۆ ئەندام پەرلەمانەکان هەتا هەمویان ینی بە تەوجیهی چی ئەزوڵێنەوەنی ئەمە شتێکی ئاشکرایە بەڵام لێرە ئێمە بێ زیاتر ڕەخنەکانمان ئاراسەی معارەزەکەین معارەزە تۆ ئێوە ئیشتان لە پەرلەمانە ڕاستە ئێوە هەموو کاتێ هاوارەکەن هێندێ شت هەیە نمێنێ بەڵام هەچی شت هەیە هەچی یاسا هەیە لەم وڵاتی ئێمەیە بە زۆرینەی دەنگی ئەپەڕێ ئەی باش ئەمەندام پەرلەمانانەی لانی معارەزە ئەوان ئیشیان چییە یعنی کە تۆ هیچ شتێک کە بە قسە نەکرێ حەقی وایە بەڕاستی ئەوان لە ناو پەرلەمانە بێنە دەرەوانی ئەمە یەک دووەمیان لەسەر مەسەلەی ئابوونا ڕاستە شتێکی واقعیە و ئەسەنرێت بەڵام هیچ کەسێ جورئەتی ئەوەی نییە حەزەکەم بزانی بێ ناوی خۆی بڵێ دیان سکاڵایە تەقدیم کا بڵێ بەڵێ من ئەسەندێت لەبەرەوەی ئەمڕۆ هەمووی لە نانی خۆی ئەتەستێ و نانبڕا ئەو بێستوێنێت و ئەوجا هەندێک کەسی شێ بەڕاستی تۆ وەرە زیاتر با بڵین برادرانی فاتی ینی تۆ حتا هیچ کەسێک نەتوانێت تۆ ڕەخنەیە بڵێ نابێت نە لە پارتی نە لە سەرۆکی هەرێم هیچ کەسێ بگیرێ ئەمە بەڕاستی ینی ئەخلەتێکی کۆنا هەتا تۆ ئەگەر مەسەلەی هێزی پێشمەرگە نەخێرە تاکو ئێستا هێزی پێشمەرگە هێزێکی نیشتیمانیە لەبەرەوەی ئێمە بینیمان لە کاتی جوڵە پێکردنی هێزەکانە بۆ ئەو منتیقانەی کە جنابی مالیکی هێزی کۆکردەوە لەوێ سیرەکەی لایەکان کە ئەچێ بۆوێ عەلەمێکی پێوێ لایەکەی کە عەلەمێک و ڕەسمێک بە پێشی سارەکانەوە یاگی سەرۆکایەتی هەرێم ئەمە کارێکی زۆر خراپە حەقی وایە ئێمە بەڕاستی ئەمە نەمێنێ یەک ئاڵای کوردستانی پێوە بێ کە ئاچی بۆ ئەو شوێنانە تەواوی تر بەس بێ بەڕاستی هەتاکەی ئێمە بڵێن ئەمە پێشمەرگەی فڵان لایەن پێشمەرگەی فڵان لایەن سوپاسانەکە بەڵێ سپاس سەربەست لەو لێرە فەرموو تا سەربەست ئێوارە باش سەرچاو خۆشی بەرامە دەکەم بەڕێزم زۆر سپاس کاک سەربەست بەڕێزم من وەکو پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستان تەلەفۆن بۆ دەکەم ئێمە وەکو پێشمەرگەی نیشتمانی کوردستان هەر محاشمان نەدەنێ هەر یەکێتینە و هەر کاک سەربەست تۆ وەکو پێشمەرگە دەروێشی هیچ کەس لایەنێکیش نینە دەروێشی خاچی خۆینە بەڵێ پرسیارێکی ئێمەوەیە تۆ کە بووتە پێشمەرگە پێشمەرگە لە پێناو چی بووتە پێشمەرگە ئایا لە پێناو حزبێک لە جێهای منەی حزبێک توالێ من پێشمەرگەیەکێتیمە کە کەسێکی دیکە پێشتر لە دوای کوتی من پێشمەرگەی پارتیمە کەواتە بەڕێزان ئەگەرمانە پێشمەرگە من فعلەن ئەوە گەواهی ئەوەیە کە فعلەن تا ئێستا لە ئیرادە و لە فکر و لە فەلسەفە و لە بیرۆکەی پێشمەرگەدا تا ئێستا هەژمونی حزب هەیە بۆ هەیە کاک سەربەست بۆ هەیە لە کاتێکە کە پێشمەرگە پێویستە هێزێکی نیشتیمانی ڕێک خراپێ خزمەتیان گەلە بە هەموو ئەحزابەکان هەموو نەتەوەکان هەموو تاویفەکان بکە بۆ ڕاستەکەم بەڕێزم بەجا مەخۆوە هێزی نیشتمانی بە پێشمەرگە ناکرێت بە سەرکردەکان دەکرێت ڕاستەکە ئێستا هێزێکی دوو لە هەرێمی کوردستان دوو حیزب هەنا ئەو هەردوو لە ئێمە سەر بە هیچێتینە تەمان ئەوانی پێش جەناب قساکردن سەریان بە پارتیویە ئێمە بە پێشمەرگە ناکەین هێزی نیشتیمانی بە مەسئول بە سەرۆکەکانمان دەکەین دەبی ئەوان ئیتفاقی خوا بکەن پێشمەرگە بێخنە سەر هێزێکی نیشتیمانی هێزێکی لەو ملەت ئیش بکەن خزمەتی ملەتی خۆ بکەن من دەروێشی ئەم خاکەمە ئێستا ئامادەمە بۆ هەر شوێنێک بۆ من حازرم بۆ هەر شوێنێکی کوردستان بەیدی لە کوردستان بکەم باڵێ سپاس شیرین لە زاخواز بوارە مەنینا شیرین خان بەڵێ کەرم کرد چونکو دەبەرە بەهدینان دەبەرێکی بەرفرە هەیە ئەگەر تەحدیدا جێ بکەین باشتر دەبێت بەڵێ شەف باشتر ئەنی من بوچی کرا بۆدینە دێ تشێکی سەر بۆدینە بوو دەبێژم کەرم کرد من بۆ شیرین بۆدینە ڕەخنەک بوو کەناڵی هەوا بەڵێ ئەچیبتم بەرچە پارگرن وەکو ئەز زۆنم هون گەلێک بەرنامە دەدەن نەبی بەرنامەی گەلێک بەرنامە کراوە و تەبا نەتەبا گەلێک بەرنامەی دیتە بیرروبووچوون و گەلێک بەرنامە ژبان بەرنامە هەمیە دۆ ئێک تێدەبەرە بۆدینەوە نەکرەمی بن ئەگەر ئێوێ چەندێچنە سەرنجاتە گەلت جێ خۆدایە ئەمێ دیفچونێ بکەم بوو یعنی دوبارە خۆبدێ گەلێک یعنی هەمی بەرنامە ئەگەر کراوە بە کراوە یعنی نەمە بۆشرە تشی بێ دەبەرە بۆنە بەرنامەکی چیجی یعنی
جوازی هیا یعنی کچرق نه نه چی بیرو بوچونه نه چی موسیقی دبره نه دست خوش شیرین جوه گلک راسته اف سرنجاته گلک جه خدا همی دیف چونه بکن بله شیرین خان بله بله برزان شیرین خان لناوچه باینه آله لهمو برنامه‌کانی نارتی لکراوا برنامه کرا برنامه‌کانی ترا خلکی بادینا که بگمان بادینا نیش دبره که زورترین ماموستای جامعه و پسپورو سیاست مدارو برپرسی هيا لوزیرو لاندام پارلمان لو مکان بو زور کمن درچونی دموچای بادینی لناو برنامه‌کانه وکو ناوچه باینه وکو شیوازار که خلکی وان زیاتر تبگن بو کمه مش بگمان یوادارین برپرسانی او سرنجی شیرین خان برپرسانی ایمالیر لنارتی تيجي بن عمر الاشعري سليماني فرمو من كاتب باش سرچاوم برزم او برادري كلا شارزور على برزاني كاغمت يعني سروكي يمني وسروكي بادينانه زور بداخه سروكي همو كرده چونكي لصدا حفتاي دنگكاني بدا زينه او بو خويا ليس او سروكي يمني وسروكي بادينانه يتم هيش شيء يترمني دست خوش بيا بله سپاس خوشمن لسليماني فرمو الو بله كاغا كارم كاتباش سرچاوم كاغا كار دست خوش بو توركت من جمله همو بيوندكان بو يعني براسي او بيونديانا بيم وای گماني لسرني او بيونديانا زوربان پیشمرگی شنو بجديش پیشمرگان اما حتى اما قلتانا من هبت اما بيشو پیشکوتو نابين گوایا املكو بنو كان ام قسانيان بيوتريد دڵنیا دەکەم کاگە کەروانە وحدەی بەلاشی شانەدەنە کە پەیوەندی بە بەرنامەکەی ئەوکەن بۆی شاشەکەی ئێوە ناشرینکەن ئەمانە ئەگەر پێشانەڵێ ئێوە جێشەکەن جێشێکی ملیشان پێیان ناخۆشە کاگەکار ئەمانە ئەگەر پیانەڵێ سەرکردەکانتان وەکو حسنی مبارەک و وەکو قەزافین پیان ناخۆشە کاگەکار ئێمە پێشمەرگەمان دروست کرد نەک شەڕی ناوخۆکە ئێمە پێشمەرگەمان دروست کردووە لە پێناوی سەرکردا خۆی نەدا بەکوشت ئێمە پێشمەرگەمان دروست کرد لەو شاخە هەمی بەنانەسکی و هەمی یعنی بەڕاستی لەسەر وکی دیهاتەکان ژیان ئێسێ هاتوون ئەم پۆسە لێنەڵێ لە پێناوی سەرکردە و کێوکێ ئەو سەرکردەی ئەو باسێک لەسا هەفتا لە دەنگێنەوە براکەمەوە تەزویدا بە دڵنیای من پێ دەڵم تەزویدا تێگەی کاگەکار یارمەتی بە یەک قسەی تر کاگەکار ئەو بە ڕێزاڵێ لەسەر ناوچە دابڕاوەکانی ژمجا ئەو هێزەکە ڕووی ڕسمی ئەو سەرکردەی ئەوی پێوە بوو هەر ئەو سەرکردەی ئەوە جیاواسی خسووت و ئێستێش هەرێمی کوردستان ئەو هەموو خروقاتەی لەسەرە ئەو سەرکردەی کە ئەو باسیەکە بابچی ئەو تۆبارانەی کە قەندیل و ئەو ئاوارانە و ئەو گەماروی خسوێتە سەر ڕۆژەڵە کوردەکانی سووریا با سەرکردەکەی و بەخێدانکات نەچێت ببێ بە جاشی ببورە کاکی خوشمەند پێمان باشە بەرزان کۆمەڵێک مستەلاحەیە چتە چارچەوەی تەشیرەوە پێمان باش نییەوە بڵێت بەڵام ئێوەی ئازادن و لێرەش وەکو کاکێشمان کەس ناتوانێت لەبەرەوە شاشەیەمە شاشەی ڕاستەقینەیەوە پێشمان باش نییە یەک فکر یەک بۆچوون یەک سەرنج لەم شاشە بێتە خەرا لەبەرەوە پێمان باشە لەم بەرنامەیە وەکو مینبەری خۆتان هەموو بۆچوونە جیاوازەکان هەموو بۆچوونە جیاوازەکانی خەڵک تیاتەڕ بکرێت زۆر ئاساییە سیروان لە هەولێر فەرموو سلام سەرچاوم باش کاکە زۆر سپاس کاکە ئاگامان هەر هەموو پەیوەندیەکان و بەڕاستی یانیەوە خەیاڵ ئەگەر بێن هێزی بێنەوە هێزێکی نیشتیمانی بۆ خەیاڵە قەت نابکەزم کاکە ئەو دەژیت بە هەردوو لە ماڵەنا بەتایبەتی ماری بارزانانی یعنی بەحەسا کورد مارێ یعنی ئەوەندە ساڵێک خەڵاتیان فێرەتانەوێ بەڵام خوارە لەسەر کورسی يعني أول نبي بقوا صون سوريا شورش كده لا مثل بشورش ولا تونس لا ليبيا يعني أوالا خيالي أمو كل يعني واحد أنا خلي أشكال دجي كاك بلام كايسير وأنا كروان أكو طالية كراو بنا مالنا أو أحزابناش كاك أوالا شخص شيء من دقيقة أجر أوالا بيناو أجر يشكردني أوان ده صلاتي بارحال كايسير وان دنجي مديته تو 5 مليون كل هذا 4 مليون صوت معارضة بدأ 1 مليون من كرسي ولا كان بارحال سپاس باڵێ سپاس کای سیروان نازانم دەنگی من هاتە تۆ ویستم پرسیارێکی لێ بکەم پرسیاری منیش ئەوەیە ئایا هەر بنەماڵەیەکان هەر حەزبێک ئان هەر لە کوردستانە بەیەکەر ئیشکردنی لە پێناو خزمەتی گشتیا بێ تا چەند حەقی خۆیانێکە خەڵک دەم بدا و ئیتر دەسەڵاتیشانە بێ بەڵام بە پێچەوانەوە پێویستە خەڵکی بکە بارحال دوایەم ناوبرە لە سەرمانتەوەر لە خزمەتیەوەدا
بینەرانی ئەزیزی NRT و بەرنامەی بەکراوەیی ئەم کاتەتان باش. من یادگار فایەقم، ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی بەکراوەیی. پرۆگرامی ئەم جارەی بەکراوەیی جیاوازە و دوا بەرنامەی ساڵی 2012 دەبێت. ئێمە ئەم جارە هیچ میوانێکمان بانگهێشتی ستۆدیۆی بەکراوەیی نەکردووە. لە بری ئەوە دەستە بژێرێک یاخود دروێنەیەکی بەرنامەکانی 2012 بەکراوەییمان کردووە. لەم بەرنامەیەدا گەشتێک بە ناو بەرنامەکانی ئەم ساڵماندا دەکەین و چەند بڕگەیەکیشمان لە بەرنامەکانی ئەم ساڵ هەڵبژاردووە بۆ ئەوەی جارێکی دیکە بیخێنە بەرچاوی ئێوەی بینەر. شاشەکە بەجێ مەهێڵن و بینەرمان بن. بەرنامەیەکی تایبەتی بەکراوەیی شەوی دووشەممە کاتژمێر 9:05 خولەک لە NRTەوە پێشکەشتان دەکرێت. بەڵێ بەرەزان لەسەر پرسی ئابوونە وەرگرتنی ئابوونە لە پێشمەرگە بێگومان بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە باستەوەیکەن کە ئەمە نابێت قەدەغەکراوە کە پارە هیچ لایەنێک پارە لە پێشمەرگەر بگێ ئاڵێ هەر کەسێک کە نمونەیەکی وا لە بەدەستێ ئەتوانێت سکالا لەسەر هەر کەسێک هەر بەرپرسێک هەر یەکینەیەکی هێزی پێشمەرگە تومار بکە کە بە زۆری ئابوونە ئەم پارە لیان وەردەگرێت. هەروەها ئەندام پەرلەمانیش بە تایبەتی ئەوانەی لە لجنەی کاروباری پێشمەرگەیی شەکەن ئاڵێن ئەمە بە هەموو شێوەیە قەدەغەکراوە کە پارە لە هێزی پێشمەرگە هێزەکانی ناوخوار بگرێت. لە ئێستا دەوە کۆندێکی سەرچاوەڵین بوو هەیە ئەگەر هەبێ بوو تا ئێستا ئیجراتێکی جددی نەبووە لەسەرەوە. بەڵێ لە تۆری کۆمەڵاتی تایب شێخانی ئەنووسێ وەڵڵا زۆر بەداخەوە بوو پارتیەکەی نەزانم ئەو بەداخەوە لەسەر چ ڕەوانگەیەک بێکەوە ڕەوانگەکەی ئەن بهۆیەکەی دەستی شەم کە هەروەها رامین محمودش ئەنووسێ دەتوانین بڵێن وەرگرتنی ئابوونە لە پێشمەرگە بۆ حەزب دەرخەری ئەو ڕاستیەیە کە دەڵێن پێشمەرگە لە خزمەت حەزبدا بەکاردێنێ. هەروەها جوتیار خۆشناویش ئەنووسێ دنیا کۆتاییە بەڵام ئابوونە کۆتایی نایە. بەڵێ عزیز لە شاری سلێمانی کاک عزیز فەرموو. مرحبا سەر چاوم. بەڵێ دەستخۆشی و بەرنامەیە یەکەم. سپاس بۆ تۆ. برای بەڕێزم لەسەر ئەو برادرانەی ئەو برادرانەی کەوا لەسەر ئەو مۆزوعانە قسەکەن مۆزوعی کاک مەسعود سەرۆک نییە یا سەرۆکی بادینانە یا مام جەلال ئاوا یا فڵان سەرۆک ئاوا برام ئەوانە هەر کورد نین هەر حەکێ نەگەیشتون لە دنیا ئەوانەی کە خوێنیان ڕشتووە ئەوانەی کە شەهیدیاناوە ئەوانە بنە ماڵن ئەوانە با بنە ماڵش بن برام خۆتۆ هەچی شێخ و شێخی دنیای و هەچی عەشیرەتی دنیای و ئەمانە شۆڕشیان گەڕاوە باشە لە ئەمریکا انتخابات دەکرێت ئەوەی کە ئەیباتەوە حیزب نییە حکومەت دروست دەکات. آخر برام ئەیخۆ قابلە کابرایەکی شوان بێنن بڵێن وڵێ تۆ ڕئیسی حکومەت بۆ حیزب بە دنیادا. ئەو برادرەی کە ئەڵێ مەسعود بەرزانی سەرۆکی بادینانە سەرۆکی سۆرانیە من ئەڵم زۆر غەڵەتە زۆر غەڵەت تێگەیشتۆ مەسعود بەرزانی سەرۆکی هەر چوار پارتیای کوردستانە دڵنیاش یەکەم یەک توربەن بە کورد لەسەر دەستی ماڵی مەنا مستەفا ئەیەن بە خەڵک قابل لەسەر دەستی ئەوانە بێن بە خەڵک. بەڵێ بەڵێ کاک عەزیز سوپاس بوو سەرنجی تۆش سوپاس پەیوەندیکەت حسێن لە گەرمیانەوە فەرموو. کاکە مەرحەبا سەر چاوم. پێشەکی سڵاو بوو هەموو کارمەندەکانتان چارماچەکەم. زۆر سپاس. کاکگیان زۆر دەستخۆشی دەکات شێزار دەکەم و لەو برادرانەی وە کە حەقیقەتەکان باس دەکەن. ئەبوایە ئەو خەڵکە چاوی کەوت لە حەلاقەی قواس دژدا چاویوە ئەو هەمکە دەبا بۆ و ناقی لەو مەتبەعی 120 و ڕازی مە و تاروخەی کاک مەسعود کە چەند تێکەوت هەناردی بۆ جەبهەکە ئەبوایە بیاونتە بەڵێ ئێمە تایسە غەڵەت چوینە وتمانە کاک مەسعود وایە وانە ئەبوایە بیاونتە ئێمە قەڵەتمان کردووە بڵێن بەرزانی کراوە ئەبوایە بیاونتە بەرزانی ئەتوانێت ملەتی کوردوە خەوانکە ئەبوایە بیاونتانە هەر نانی بەرزانی و خەڵقی خوا ئەبوایە بیاونتە هەر بەرزانی دڵسۆزی کورد و کوردستانە دڵسۆزی هەر چوار پارچەکەیە هەندێک کەسی ڕۆزگار پەرست ئەڵێن وانی و ئەمە بەرزانی و ئەمە سۆرانی کاکی خۆم بەرزانی یعنی کورد بەرزانی کوردایەتی بەڵێ کاک حسێن سپاس بووە بەڕێزانن ئێمە باس بێگومان مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە بە پێی یاسا بە پێی هەموو عورفەکان بە پێی دەستور سەرۆکی هەرێمی کوردستانە بێگومان جەڵال تاڵەبانی سەرکوماری عێراقە بێگومانە حەزابەکانی تر لە هەموو ئەحزابەکانە هەرێکی بە پێی ئەو دەنگانەی لە جەدایەنەوە نوێنەراتی بەشێک لە خەڵکی کوردستانەکەن باسی ئێمە تکایە بە لەسەر تەوەرەکە قسە بکەن تکایە هەموو ڕۆژێک لە تەوەرەکە لایەنە تەوەری ئێمە باس دەوە کە عەزیزانم
ئێمە ئەڵێن پێشمەرگە هێزی پێشمەرگەکە یەک بە یەکێ تاکە ملەتەشانەزی بە پێشمەرگەوەکە لەبەرەوە پێشمەرگە هێزی پاراستنی ئەم خاکەیە ئێستا باسەوەیکە هەژمونی حەزب بەسەر پێشمەرگەوەیە باسەوەی کرد ئابوونە لە پێشمەرگەوەیەکی تا چەند چی بکرێت بۆەوەی پێشمەرگە فعلەن ببێتە هێزێکی ڕاستەقینەی خەڵکی کوردستان هێزێکی نیشتیمانی بۆی ئەرکی پاراستنی خەڵکی کوردستان بێت لە هەموو ئەو تەحەدانەی هەموو ئەو پێشاتانێکی ڕوبەڕووی ئەم هەرێمە بێتەوە تکایە لەسەر تەوەرەکە عەبدوڵڵا لە چەمچەماڵ فەرموو ئەلو کاکە سەر چاوم کاکە لەسەر تەوەرەکە بەڵێ برامەوەی ئەڵەیە کە ئابوونە لە پێشمەرگە وەرناگیرێ وەکو سەد دوی لە ڕووی جەنابتان درۆکە ببورە کاکێ عەبدوڵڵا ببورە ئێمە پێمان باش نییە مستەڵەحانە بەکاربێنرێ پێمان باش نییە ببورە هیوادارم بەڕێزان ڕێز لە سەرنجی یەکتر بگرێن ڕێز لە سەرنجی یەکتر بکەن باوی بەرسەویشتانە بێ زۆر ئاسایە بەڵام بە ڕێزکردن تیا بێ ڕەحمان لە چەمچەماڵ فەرموو ئەم کاتت باش بە ڕێزەکەم سەر چاوم یانەکەم وەڵڵای من ئەمەوێ لەسەر تەوەرەکە قسە بکەی برای باوکمی ساڵی 2013 کوا لەسەرەوە ماوە لەسەر دەسەڵات قسەگەی لەسەر حەزب قسەگەینەوە باس لە باشی ئێنارتی بەرنامەیەکی داناوە باسی بودجەی پێشمەرگەکەم ئابوونەی لێ ئەبڕێ ئەمە بەرنامەی تەوەری ئێنارتی ئەم دیوارەیە کە دابێژاندووە دەستخۆشییان لێ یەکەین وەکو پێشمەرگەنی دەسەڵاتداران ئەڵێن کاکە ئابوونەمان لێ ئەبڕن بۆچی وە کارەکەی چی ئەمانەوێ ئێنارتی بۆ دواچوونی جوانتری بووە بکات ئایا تاکوکەی پێشمەرگە معاش وەرگرێ و لە کاتی معاشەکەی کە تەسلیمەکەن پارەکەی لێکردە ناوە کاکە بۆچی شوێنێک ئەگەڕێتەوە پارە بزانین ئەبێ سەرچاوەکان لەوە بزانن ئێنارتی تا گێتە ئێرانە و بەرنامەی بۆی داناوە لێدەوارم لێمە دواتر هەوڵی جدی بدەن کە بزانم و پارە ئەبڕێ بۆچی ئەڕات باس لەمە بێنن کە فڵان کەس وای وت فڵان مەسئول فڵان سەرکردەی وای ڕاستەکەگە ئێمە لەسەر دەسەڵاتی کوردستان ئاژین گلەیمان نی لە دەسەڵاتداران با بێمە گلەیمان لەسەر ئەوەی ئەڵێن ئێمە پێشمەرگەی ئەم حزبانی بۆ موچەکەمان کەمە و بۆ موچەکەمان ئابوونەی لێ بڕێ لیان نەپرسی بۆی بڕێ بۆ نادی پێشمەرگە چی پێویستی بە پێشمەرگە کاکە من پێشمەرگەم برا چەکم کردە لە شانم بۆ کوردستان کردمە لە شانم ئامادەین لە پێناوی خۆم دین نەخۆش ئێمە گلەیمان ئەوەیە معاشەکەمان تاگوکەی ئاوا بێ تاگوکەی بێ کەمی بنەوە تاگوکەی ئابوونەوە لێ بڕۆن بەڵێ کاک ڕەحمان زۆر سپاس بۆ سەرنجی تۆ جێگیر لە ڕانیە فەرموو کاکە ئەم کاتت باش سەر چاوم کاکە دەستخۆشتان یەکەم بۆ بەرنامەکە بەڕێزم من ویستم مداخلەیە بکەم ئەمڕۆ لە ناحیەی سواخوڕنەی ئێمە پێشمەرگەی لە لیوایی 12 لە ئاکێ ئەوانەی کە لە سەلستی یەکێتی سوینە هەمویان بانکردین لە هۆڵی بۆ نەکات بە ئامادەبوونی جێگیرلی واکە پلەکەی عەمیدە و دوو ئامیر سیریە کە هەردووشان ڕایدن بە ڕەشەیەکی زۆرەوە ئابوونەی مانجی 12شان لێوەگرتین و پێشیان وتین ئەوەی نایدا بە ناوی بنووسرێ بۆ ئەوەی فەصلی بکەین چونکە واجبێکە و دەبی بیدەین بۆیە پێتان ئەڵێم یعنی خۆشە شتەکان بە ئەوە بێ ئەو ئابوونەیە نەیانوت بوو چییە؟ نەیانوت بوو چیەوە ئەوانەیەشتی نەشری کوردونە و کوڕی یەشتینەوە بەریدە ینی بە زۆری بۆ ئەو ئابوونەتان لێبەریەوە بۆ حەزبێکە زای چۆنە کاکارم هەتا قسەکان ئەوە بوو هەیگوت ئەوەی نایدا بەر لە بەرامبەر ناوەکەی بنووسە نایدەین چونکە ئەوە شتێکە واجبە دەبێ بدێ بەڵام یەک شتم هەیە بۆ کەناڵەکەتان ئێوەڵە نازەم جەنابی وەزیر و شکات و شکایەتکاری و مەحکەمە و ئەو شتانە بە پێشمەرگە ناکرێت ئەگەر بەرنامەکەی ئێوە باشی وەزیر کرد بۆ یا من پەیوەندیت پێ بکەم ناوی ئەو ئامیسریەت دەمێ و ناوی ئەو عەمیدەشت دەمێ کە ئەوڕۆپا لێ من وەرگرت بەڵێ کاک جێگەر بەڕێزانەوە چەند نمونەیە کاتن لەوەی کە ئابوونە بە زۆری بێت لە پێشمەرگەوەیگەن ئایا ئەمە بەرپرسە باڵەکانی حەزب ئەمە سیاست و فەلسەفای ئیدۆلۆژیا و حەزبانەیە کە بە زۆری ئابوونە لەو پێشمەرگانە وەرگرن یان ئەوە تەسەڕەفات و ئەوە تەعاملی کومەلێک لە بەرپرسی هێزی پێشمەرگە پێویستە ئیجراعاتی وەزارەتی پێشمەرگە وەکو بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە کە دوێنێ شەویش راپۆرتێکمان لەسەر هەبوو بەڕێوەبەری ڕاگەیاندنی وەزارەتی پێشمەرگە ئاڵێ ئەوە ڕێگە پێنەدراوە قەدەغەکراوە کە ئابوونە پارە بە زۆر لە پێشمەرگە بسێنێ دەبێت بە دوادەچوون ئیجراعاتی یاسایی لەگەڵ بکرێت ئەو نمونە هیوادارین لە وەزارەتی پێشمەرگە لە حزابەکان بە تایبەتی پارتی و یەکێتیوە کۆ دوو حزبی باڵادەستیم هەرێمە گیان لە سەرنجی پێشمەرگانە بێ بۆ ئابوونە لە پێشمەرگە بەم شێوە زۆر بەم توندیە وەرەگرن سەردار لە شاری سلێمانی فەرموو چاوەکەی میکای سەردار سپاس فەرموو کاگاکار من لە ساڵی 91 هەتا ئەم دقەیە لەگەڵ جەناب تاقساکەم پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستانە بەڵێ ڕۆژە لە ڕۆژانیە کەس داوای دیناری ئابوونەی لە من نەکردو من کە ئامادە بم پێشمەرگەی 91 تا ئێستاکانە دە هەڵەبجە بوو بۆ نمونە 6 دانەمە من دینارە معاشم وەرنەگرت پەشیمانیش نەبووم لەوەی کە پێشمەرگە بوو ئێستاکانەی سەرۆک مەسەردازانین
من سەرۆکی حەچوا پارچەکەی کوردستانیان بەڵام نازانم ئەو برادرانی کە ئێمە مەسەن بۆ نمونە من ڕێی خۆم دەرە بڕم هەندێک برادەر گرەیەکە ئەچێ حەساسە لێگرێکا کە من ڕێی خۆمە بدا پێویست ناکات تۆ جوابی من بیتەوە بە شێوەیەکی ناشیدی من مەسعود بەرزانی بە سەرۆکی حەچوا پارچەکەی کوردستان ئەڵێم ئێستا مەسعود بەرزانی بە من بڵێ بڕۆ خۆ بتەقێنەرۆ ئامادەم چم لە ناو بەغایە خۆم بتەقێنەوە شانازیشتی پێوەکەم و هەتا ئەو دەقەی ژەمرم شانازی پێوەکەم و دەخۆشی بە بەڵێ بەرزان بێگومان هەموو هەر کەسێکتان ئازادن هەر کەسێکتان کەسێکی دیکە ئەو ئیرادە بەهێزە بەرامبەر سەرکردەیەکی دی کەسێکی دیکە توانێت ئیرادەی خۆی بڵێ ئازادن ئازادن ڕزگار لە ڕەواندوزە فەرموو توانی برا بەڕێز باش سەرچاوم کاک ڕزگار بەڕێزی برای گەورەی بەڕێزەکەم با لەسەرەوەی کە خەڵک باسیەوەیەکە باسی سەرک بارزانەی باسی سرکمان جەلال کاکە هەرگۆ لە بەرەوە کاتمەکەمەوە با ئێمە باسیەوە بکەین تکایە با لەوەیە دۆرکەوین ئەوانە سەرکردنەوە و سەرکردەیە ملەتەنە و تعبیر لە بەشێکی زۆری ئیرادەم خەڵکیەکەین کەس ناتوانێت نەکۆلی بکە بێگومان بچوونی سەرنجی جیاوازیش هەیە سەرکردەکانی دیکەش نەفسی ئەوانی شەر سەرکردەم گەلەنە ئێمە باسی پێشمەرگەیەکەن کاکە ئابوونە لە پێشمەرگەوە گرێ پێشمەرگەواڵێ تا چەندە بە خراپە ئەم باشە بەڕای تو تەواو کاکە گورت باشە منیش لەگەڵتم کە پێشمەرگەی فەقید لەوێ کەوتووە ئێستا خۆت دەزانی چۆن و چۆن نییە بەس ئێستا برای بەڕێزم پێت دەڵێم ئێککلە لە ڕابێ ئەرێ بارزانی سەرۆکی هەرێممانە نەخێر ئەوە غەڵەتە ئەوە غەڵەتە ئەو بەڕێی خۆوان پێ ئێرێم غەڵەتە لەبەرەی ئەو گەندەڵی لەوان هەیە لە کەس نییە بەرحاڵ بەڕێزان تکایە لە سەرتەوەرەکە تکایە ڕزگار لە کایک ڕزگار بوو بێگومان هەر گورد لە سووران کاک هەرگوو فەرموو باش کاکەکاری سەرچاوم زۆر ممنون دەستخۆشی بەرنامەکرد لێکم کاکەکاری زۆر سوپاس بەس پێمان باشە لەسەر تەوەرەکە کاک هەرگورد بەنسبەت تەوەرەکەی کاکەکاری یعنی ئابوونە هەزار دینارە یعنی ئابوو تێ مەسەلەن ئەو خەڵکانە ئەوها مناقەشەوە لەسەر هەزار دینارێ ویان نا بەڵام شتێکی ڕامزیش زۆر کەمیشە بەس بەڕای تۆ باو زۆریە لە پێشمەرگەوە کۆ لە ڕانیە برادەرەی تەلەفۆنی کرد باو زۆریە لە پێشمەرگەیەکە ئەم پێشمەرگە بە ئیرادەی خۆی کە حەزی لە حەزبێکە ئەتوانێت ماڵی خۆش بفرۆشێ بۆ حەزبەکە بەس بە زۆری من سپاس لەک برادرانەکەم کە باسی ئابوونێک بەڵێ بەڵێ کاکەکاری بەڵام هەزار دینار بەنسبەت پێشمەرگەی چ نییە یعنی چێ هەتا 5,000ش بتن بەڵام هەندێک خەڵکی یعنی زۆر بە غەڵەتی قسەکە خۆی سابلۆک و پێشمەرگەی پارتی ئەگەر ئابوونی بدەم و نەدەم کەس نارێتە من بۆنی بڵێم بەنسبەت کاکەکاری گەرمەجانم بێ بەنسبەت ئەو برادەرەی کە گوتیشی سەدا حەوزای دەنگی سەرۆک بارزانی هەمووی تەزویرە یعنی من وەکو برایەکەڵێن هیوادە بەخۆش دابچیتەوە چونکی ئەو قسە توانیە کە بەڕێک لەکا لەسەر تەلەڤیزۆنی کە هەموو دنیا گوێ خۆێت بەڵێ زۆر سپاس کاکە گورت باوکی ڕابەر لە دەربەندی خان فەرموو باوکی ڕابەر علی لە شاری سلێمانی باسی بەڕێزم سەرچاوم کاکەلی گۆڕی شەیدەکانی سەری حمە بەسەر مادامەکەنەوە ئێمە لێرە خزمەتیەوەیەکیان قەت لەس ئێمە زۆر پێخۆشنین کە پەیوەندیت کردووە بەڵام تکایە هەندێک مستەڵح هەندێک قسەیە ئێمە ناچارین ئەو کاتە ئەگەر ئەوانە نەکەی لە خزمەتەن فەرموو بەڵێ فەرموو ئەگەر جەنابی سەرۆک ڕاست بکات بەڵێ فەرقی من سەرۆکی هەرجار پارچەی کوردستانم بۆچی پێشمەرگەی زێرەفانی حەوی لەسەر وەزارەتان دەکە پێشمەرگەیەکێتی لە هەر ئیلیشیایە دەکە پێشمەرگەیەکێتی فەنە پێشمەرگەیەک لەو شاخەی مامی بە شاخەی حەتا 5,000ەوە من ڕفیقی خۆمە یەک مانگەدارە بەزیوە مەجالی ئەوە نایە مەعاشەوەی کردم بەجالی ئەوە نایە نابەزەی بێ کرێخانەکەی بیان يعني أبرا برزة تلفونك على من جراني سرق من يريبون بقى يساكي قوم تقنمه أو خوي دقلت أورا وبوتني خويتي بله بێگومان ئەو بچوونی خۆیەتی تۆش بچوونی خۆی چۆن نیشان بدەیت بێگومان بەڵێ باوکی منسۆر لە قەڵات دزێ ئەلو باوکی منسۆر فەرموو ئەو کاتت باش سەرچاوم باش برا سەرچاوم وەڵای من نێرتی بریم لە کەناڵەکە ئێوە هەیە من لە خزمەتدام ڕاست ئێوە هەست کەسێک هێرش دەکاتە سەر بنە ماڵی بارزانی ئێوە لێ دەناخەنەوە بە تاواتی قساکە باوکی منسۆر ئێستا زۆرینەی ئەوان بوو معلوماتی توای کە بینەرێک بەس بە ویژدانەوە کە بینەرێکی تەلەڤیزیۆنی مەبی زۆر ئەو کەسانەی کە بەشان کە
ئیرادەیان ئەوە بۆ حەزیان لە بنەماڵی بارزانانی زۆر کاتماندایە ئێمە تکایە ببوورە کاکی باوکی مەنسۆر ببوورە بۆ هەمووتان بەڕێزان کەس خۆشەویست و ڕێزداری کورد و بنەماڵەکانی کورد و هەمویان بە ئێمە نەفرۆشنەوە ئێمە ڕێزمان هەیە بۆ بنەماڵە بەرزانە ئێمە ڕێزمان هەیە بۆ هەموو بنەماڵەکانی کورد کوردستان ڕێزمان هەیە بۆ یەک بە یەکی خەڵکیان کوردستانە تکایە لەم بەرنامەیە زۆرترین ئەو برادرانەی پەیوەندیێکی کە هەمویان ئینتیمایان نەکۆخۆیان و بوو پارتی بوو بە شێوەیەکی زۆر ئازادی سەرنجی خۆ نیشاندا تەنانەت برادێکی وتی من ئامادەم خۆی بوو بتەقێنمەوە ئیتر ئێمە نازانم ئەو غەدرە بوو لە ئێمە کردێنە کەریاڵێن جیاوازیەکەی جیاواز ناکەن وەڵی لێرە خزمەتیەوەکەین بەرحاڵ تاسو بێنێ لە تەوەرەکی گەرمتردا لە خزمەتیەوەدا بم ئێوە باش